سڵاوتان لەبێت بینەرانی زاری کرمانزیەم کاتتان باش. ئێستا لە گوندی گەرەوانی خواروین لە سنووری قەزای ڕەواندز دیارە بەردی بناغەی بنکێکی تەندروستی ئەندرێتن کە ئەمە یەشێک بوو لە خواست و داواکاری خەڵکی گۆند بۆیە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران ئێستا بەردی بناغەی ئەو بنکە تەندروستیە ئەندرێت کە لە جۆری سیە لە ژێر چاودێری سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران. گوژمەی ئەو پرۆژێ نزیکەی 100 ملیۆن دینارە و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە سەرپەرشتی دروستکردنی کارەکانی دەکرێتن. ئێستاش بەردی بناغەکەیدا ئەندرێت و قایمقامی قەزای ڕەواندز قساکات. بینەرانی زاری کرمانزی وکو گوتمان ئێستا ئەحمەد قادر قایمقامی قەزای ڕەواندز باس لە گرنگجیکردنەوەی بنکەی تەندروستی گوندی گەرەوان کاکە یەکێکە لە خواست و داواکاریەکانی خەڵکی ئەم گوندە. بنکەی تەندروستیەکەش لە جۆری سیە، ڕوبەری بنکەکەش شوێنەکەی زیاد کراوە، هەروە گوژمەی پرۆژەکەش نزیکەی 100 ملیۆن دینارە. بەیەکەوە بینەری دانانی بەردی بناغەی بنکەی تەندروستی گەرەوان دەبین. واڵە بینەرانی زاری کرمانزی ئێستا بەردی بناغەی بنکەی تەندروستی گەرەوان لەلایەن بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆرانەوە ئەندرێتن کە هەر یەکە لە قایمقامی قەزای ڕەواندز و نوێنەری دام و دەستگاکانی حیزبی حکومی لێرەن تاوەکو بەردی بناغەی بنکەی تەندروستی گوندی گەرەوان دابنێن. دواتریش بۆ دەستگاکانی ڕاگەیاندن قسە دەکەن و سەرنج و تێبینیەکان لەسەر دروستکردنی ئەو بنکەیە ئەخەنە ڕوو. ئێستا قایمقامی قەزای ڕەواندز نوێنەری لە قیدەی پارتی دموکراتی کوردستان لێرەن لە گوندی گەرەوانی خوار و لە سنووری قەزای ڕەواندز دۆڵی ئاکۆیان پێک دێت لە نزیکەی 9 گوند. بنکەی تەندروستی گەرەوان پێشی بنکەیەکی هەبوو، بەڵام بنکەکە خراپ و هەم لە ڕووی باڵەخانەوە هەمیش لە ڕووی کەمی میلاک و خزمەت گوزاریەوە. بۆیە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران ئێوێ گرنگی زیاتر بە بنکە تەندروستیەکان بدات و بە دروستکردنی بنکەی تەندروستی و دابینکردنی خزمەت گوزاری زیاتر. لە سنووری دۆڵی ئاکۆیان جگە لە گوندی گەرەوان لە گوندی ئاکۆیانیش بنکەیەکی تەندروستی هەیە، لە گوندەکانی تر تا ئێستا بنکەی تەندروستی نەکراوەتەوە. بۆیە ئەم بنکەیە فشاری زیاتری هاوڵاتیانی لەسەر ئەبێت لێرە بەدووە لەبەر ئەوەی ژمارەی دانیشتوانی گوندی گەرەوانیش ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوون ئەکات. ئێستا ئەوەی دەیبینن دانانی بەردی بناغەی بنکەی تەندروستی گوندی گەرەوانە لەلایەن بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران. حاضرة؟ جماعة ورنيرة نقول ورنيرة ورنيرة كاكا ورنيرة جماعة دمو بەناوی خوای گەورە و میهرەبان دیارە ئێمە پێش 2 مانگ ئێستا سەردانی گوندی گەرەوەمان کرد، سەردانی بۆی لە نزیکەوە ئاگاداری چۆنیەتی خزمەتکردنی هاوڵاتیان بین لە کەرتی تەندروستی سەردانی بنکەی تەندروستی گەرەوەمان کرد لەگەڵ بەڕێز برای بەڕێزم جەنابی قای مەقام. لەو کاتەوە بە پێویستمان زانی کە لەبەر کۆنی بنکەی تەندروستیەکە و بڕیارماندا کە نۆژان نەکرێتەوە بنکەیەکی تەندروستی نوێ بۆ ئەم دەبەرە خۆشەویستە بنیاد بنین. دیارە لە چوارچێوەی پەیڕە و پرۆگرامی کابینەی نۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی گرنگیدان بە کەرتی تەندروستی
ئێمە ئەو ڕۆبەردی بناغی بنکەیەکی تەندروستی جۆری سی لە گوندی گەرەوان بە گوژمەی زیاتر لە 97 ملیۆن دینار دادەنین کە ئەمە لەسەر بودجەی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانە. هەروەکو ئێوەش ئاگادارن ئێرە ڕێگایەکی استراتیژیە لە داهاتوو هەم خزمەت بە زیاتر لە 400 ماڵ دەگەینێ لەم دەبەرە. بە خۆشحاڵیەوە ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران هەموو ئامانجمان ئەوەیە کە چۆنیەتی خزمەتکردنی هاوڵاتیان و گرنگی حکوومەتی هەرێمی کوردستان بە کەرتی تەندروستی لە هەموو بارێکەوە بە دیار بکەوی. ئێمە هەموو کادوتومانە کە کەرتی تەندروستی کەرتێکی گرنگە و زیاتر پێویستە هاوکاریمان بکرێت لە هەموو لایەکەوە. بۆیە لێرەوە زۆر سپاسی بەڕێز وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە هەموو کات پاڵپشت و هاوەهەنگ بووە لەگەڵ ئێمە و هەروەها سوپاسی بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەم کە لە هەم لە ڕەزامەندی هەم لە کارئاسانی بۆ ئێمە هاوکار بووە. لێرەوە داوا لە خەڵکی گوندی گەرەوانیش دەکەم بۆ تەواوکردنی بنکەی تەندروستی هاوکارمان بن بۆی بتوانین بە زووترین کات تەواوی بکەین و بخەینە خزمەت هاوڵاتیانی خۆشەویستی خۆمان. زۆر سپاس. زۆر سپاس. دیارە ئەمڕۆ بنکەی تەندروستی گەرەوان بەردی بناغی دادەنرێت بایەقدان بە خزمەت گوزاریەکان لە ئەولەویاتی و لە پێشینەی کارەکانی ئێمەدایە وەکەتی تەندروستیشێک کە لە کەرتە گرنگەکان بۆیە پێمان وایە دەبی پێویستە زیاتر گرنگی پێ بدرێت زیاتر بەرەو پێش بچی زیاتر خزمەت گوزاریە تەندروستیەکان باشتر بکرێن و لەو چوارچێوەشەوە گوندی گەرەوە پێویستی بە دروستکردنی بنکەیەکی تر هەبوو بۆیە دوای سەردان و بە دوواداچوونمان بەڕێبەراتی تەندروستی گشتی تەندروستی سۆران و وەزارەت تەندروستی ڕەزامەندیاندا لەسەر دروستکردنی بنکەیەکی نوێ بۆ گەرەوان و ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە خزمەت گوزاری تەندروستەکان لە گەرەوان باشتر پێشکەش بکرێن کە دەتوانێت ئەو ڕێگایە دەبێتە ڕێگایەکی سەرەکی و لە هەمان کاتدا ڕێژەیەکی زۆری دانیشتوان کە زیاتر لە 400 ماڵ لەو گوندە هەیە و دەتوانێت خزمەتی تەندروستی باشتر بکەوە ئومێدەوارین کە کەرتی تەندروستی لە سنتەری قەزاش دروستکردنی نەخۆشخانە و بایەخی تەندروستی لە گوندەکان زیاتر بێ بۆ بتوانین خزمەتە تەندروستیەکان زیاتر بکەین بۆ پیرۆزبایی لە خەڵکی گوند دەکەین و دەستخۆشیش لە بەڕێوەبەرایەتی گشتی و سەرپەرشتیار و وەزارەتی تەندروستیش دەکەین کە هاوکار و پاڵپەش بوون بۆ بەجێگیانی ئەو پرۆژەیە. زۆر سپاس. پیرۆزە لە هەموو لای گورە. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان دانانی بەردی بناغی بنکەی تەندروستی گوندی گەرەوان بوو لە سنووری قەزای ڕۆواندز کە دوو گوندی گەرەوان هەیە گوندی گەرەوانی خوار و گوندی گەرەوانی سەر و ئەمەی ئەیبینن گوندی گەرەوانی خواروە کە یەکێک بوو لەو پرۆژانەی کە ئەمڕۆ لەلایەن بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆرانەوە بەردی بناغی بۆ دانرا. بەردی بناغەکەی ئەو بنکە تەندروستیە لە جۆری سێوەکو پلەبەندی کە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە دیاری کراوە بۆ بنکە تەندروستیەکان. ئێستاش موختاری گوندی گەرەوان قسەکانی خۆی و سەرنجی تێبینەکانی ئێمەش مەسەلەن سودمەند بووینە مەسەلەن لەو پرۆژەکانی تریش هەم لە سوارچەوەی قایمقام و ئیدارەی سەربەخۆی سۆران پرۆژەی قیرتاوکردن و پرۆژەکانی تر پرۆژەکان زۆر کراون بەڵام لە تەموعی ئێمەدایە کە زیاتر پرۆژەمان لە بۆ بکرێت ئیشاڵڵا لەو چوارچێوەدا پرۆژەی زیاتریش ئەکرێت وەکو قیرتاوکردن و دووبارە مەسەلەن نۆژەنکردنەوەی ئاو پرۆژەی ئاو بۆ گوندەکەمان. زۆر سپاس هەموو لایەکەین بە تایبەتی قایمقام و هەموو دام و دەستگاکان. زۆر سپاسی بەڕێوەبەری گشتیەکەی مدیر عامەکەی کە توانی بە دوواداچوونێکی گشتی بکات کە توانی هەوڵەکی جدی بدات بۆ ئەوەی بنکەی تەندروستی دووبارە لێرە دروست بکرێتەوە. زۆر سپاس هەوڵ و ماندیبوونیەکەین کەوە هەموو جەهەتێکی خۆی خستەگەر بۆ ئەوەی ئەو بنکەیە دروست بکرێت. زۆر سپاس هەموو لایەکەن بەخێر بێ سەرچاوان.